دوای نزیک بە 3 مانگ لە پەخستنی بەهۆی ناکۆچی حیزبەکانی دەسەڵات لەسەر پلە و پۆست دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکاتەوە و دووجار ئەو دامەزراوەیە دەکەوێتە کار. زیاد لە 80 ڕۆژە کۆبوونەوەی پەرلەمان نەکراوە. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری پێی وایە دەبێت بەرنامەی کاری دانیشتنەکان لە خزمەتی هاوڵاتیان بێت و وەزیر و لایەنە حکوومیەکان لە بەردەم پەرلەمان بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی پەرلەمانتاران ئامادە بن. لەم چەند ڕۆژەدا کە زیاد لە 80 ڕۆژە کۆبوونەوەی پەرلەمان نەکراوە، زیاد لە 36 یاداشت کە هەمووی کێشە و گرفت و داواکاری خەڵکە ڕاستەی سەرۆکاتی پەرلەمان کراوە. ئەمە هەمووی پێوەستە بە ژیانی خەڵکە و کە دەبوو کۆبوونەوەی لەسەر بکرێ و ئێمە وەک فراکسیۆن پێشنیازە بڕیارمان پێشکەش کردووە، پێشنیازە یاسامان پێشکەش کرد، پرساندنمان کردووە. هەموو ئەمانە گرفتن، هەموو ئەمانە شتی معنین، هەموو ئەمانە شتی گرنگن. مەفروض بوو کۆبوونەوەی پەرلەمان بە هیچ جۆرێک پەک نەخرێ لەبەرەوەی پەرلەمان بێگومان دامازراوەیە کە ڕاستە و خۆ پەیوەندیدارە بە گرفت و کێشەکان و داواکارەکانی خەڵک. بەشێکی دیکەی ئەندامانی پەرلەمانی کوردستان داوا دەکەن ئەو 35 یاداشتەی ئاراستەی حکوومەت کراون دەبێت کاریان لەسەر بکرێت و ئەو پرسانەشی کاتجێی ناکۆچی لایەنەکانن بە زوویی یەکلا بکرێنەوە. پێویستە یاداشتەکان بۆیە لەوانەی بە پەلە نەتواندرێ یەکسەر بخرێتە بەرنامەی کارەوە، لەبەرەوەی پێویستی بەوەی وەزیرەکان ئامادە بن بۆی وەڵامی پەرلەمانتاران بدەنەوە و بێگومان پێویستە وەزیرەکان ئامادە بن و بەڵێنی ئەوشیان داوە ئامادە بن و کاتە بۆی هەر پرۆژەیەک پەیوەندی بە چ وەزارەتێکەوە بێ ئامادە بن و بۆی گفتوگۆیان بکەین ئینشەڵڵا. بەداخەوە نەدەبوایە وابێ بەهۆی تێڕوانینی جیاواز و چۆنەتی بەڕێوەچوونی کۆبوونەوەکان و کێشە لەسەر کۆمیسیۆن و یاسای هەڵبژاردن ئەو بارودۆخی خوڵقان کە ئێستا ئەو 3 مانگی ڕابردوو ئێمە تێدا بووین و هیوادارین لایەنە کوردستانیەکان بتوانن ئەو دۆخە تێپەڕێن، چکە کوردستان لەبەردەم کۆمەڵێک قەیران و گرفت و بار و ژیانی و قورسی هاوڵاتیان و فشاری ناوەندەکانی عێراقی لەسەر هەرێمی کوردستان ئەوانە باری ژیان و قورس و هاوڵاتیان ئەوە کرد. دەستپێکردنەوەی ناکۆچیەکانی پەرلەمانتاران دوای 3 مانگ لە پەککەوتنی بەهۆی ململانەی پارتی و یەکێتیەوە لەسەر پۆستی سەرۆک کۆمار دێت. لەم سەروبەندەشدا فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن داوا دەکەن سەرۆکایەتی پەرلەمان بە ئەرکی چاودێری خۆی هەڵبستێت و چی دیکە لە ئاست ئەو کێشانە کە ڕۆژانە بەرۆکی هاوڵاتیانی گرتووە بێ هەڵوێز نەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.